سڵاوتان لێبێت. وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر مافی کرێکاران دێتە دەنگ بە پێی نووسراوێک کە ئاراستەی سەرجەم فەرمانگە و دەستەکانی کردووە کە نابێت کرێکار مافی پێشێل بکرێ بە تایبەت ئەو کرێکارانەی کە دەچنە کۆمپانیایان شوێنە کار دەکەن بۆ ماوەی مانگێک دوو مانگ یاخود هەتا سێ مانگ لە ژێر تێستن یاخود لە ژێر تاقیکردنەوەن و بەخۆبەخش کار دەکەن. لەسەر ئەم بابەتە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی نووسراوێکی ئاراستەی تەواوی فەرمانگە و دەستەکان کردووە کە ئەمە قبول ناکەن. من لەگەڵ حەسەن ڕەمەزان پاڵانی لێپرسراوی یاخود وتەبێژی سەندیکاکانی کرێکارانی لەقی هەولێر دەکەم. کاک حەسەن سڵاوت لێبێ، سوپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس. مافی کرێکاران لە ئێستادا چۆنە؟ ئایا مافیان پێشێل دەکرێت؟ لە ئێستاش وەزارەت نووسراوێکی ئاراستەی لایەنەکان کردووە کە نابێت چی دیکە کرێکاران مافیان پێشێل بکرێت. ئێوە قسەتان چیە یاخود؟ کرێکاران بێگومان لە هەندە جێگا مافی پێشێل دەکرێت. پرۆژەکان شارەشی وەکو هەولێر ئەمە قسە وەکو ئەگەر لەسەر هەموو هەرێمی کوردستانیش قسەمان لەسەرەوە بی شارەکان شاری گەورەنە پرۆژەکان پرۆژەی جۆرا و جۆر شەریکات زۆرن کە کرێکار شوێنی کار کە کرێکاران کاری تێدا دەکەن. هەر خاوەن کارێک بە ئاراستەی خۆی بە ینی جگەلەوەی کە یاسا هەیە هەندێک خاوەنکار هەیە بەڵێ مافی کرێکار پێشێل ناکاتن مافەکانی ڕەچاو دەکات پابەندی یاساکانە، بەڵام هەندێک خاوەنکار هەیە مافی کرێکار پێشێل دەکاتن و ینی جێ ناداتە مافی کرێکارەکە. بەڵێ ینی دوو زۆر هەیە. ئێستا ئێوە وەکو سەندیکا کرێکار هاتۆتە لای ئێوە بڵێت مافم پێشێل دەکرێت ڕۆژانە سەردان؟ بەڵێ ڕۆژانە کرێکاران دێنە سەندیکای کرێکاران گیرگرفتیان هەیە و ئەوەندەی توانی بمان درێخیمان نەکردی وەکو سەندیکای کرێکاران سەندیکاکانی کرێکارانی لەقی هەولێر زۆر جار لە ڕێگای یاسا و لە ڕێگای پەیوەندی و دانووسان و گفتوگۆ توانیتمان کێشەکان چارەسەر بکەین. باشە، لێژنەکانتان ڕۆژانە سەردانی شوێنی کارکردن و کۆمپانیەکان دەکەن؟ بەڵێ لێژنەکانیشمان ئەمە لێژنەی هاوبەشمان لەگەر بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی لەگەر بەڕێوەبەراتی کار لە ئاستی پارێزگای هەولێر هەیە سەردانی شوێنکارەکان دەکەن و جگە لەوەش ئەو لێژنە سەندیکایی پیشەیانەی خۆشمان لە شوێنکارەکان ئێمە لەگەر کرێکاران ئاگاداری بارودۆخی یەکترین. بە پێی وتەی لێژنەکانی